یادی ڕۆژنامەگەری کوردیە 128 ساڵ بەسەر یەکەمین چرای ڕۆژنامەگەری کوردیدا داگیرسا تێپەڕێت کە لەن مقداد مەدحەت بەدرخانەوە یەکەمین چرا داگیرسا لە قاهیرە. ئەمڕۆ کاتێک یادی ئەو ڕۆژاکەینەوە کۆمەڵێک میدیا و کۆمەڵێک ڕۆژنامە کۆمەڵێک لە ماڵپەڕ لە ئێستادا بوونی هەیە کە دەکرێت بڵێنە ناو جیهانێکی میدیایی زۆر گەورە دەین ئەمڕۆ لە کوردستاندا کە ئێمە لە بەردەم ئەم جیهانەداین بەڵام چەند پرسیارێک دێتە ئاراوە لەگەڵ ئەوەی کە لە ڕووی چەندێتیەوە چەندەها جۆر میدیامان هەیە بەڵام لە ڕووی چۆنیەتیەوە ئێمە لە چه ئاستێک داین و ئەم پرسیارە دەکەین و لە ڕووی گۆڕانکاریەکانەوە لەگەڵەوەی کە ساڵانێکی دوور و درێژە 128 ساڵ تێپەڕیەوە بەسەر یەکەم ڕۆژنامەگەری کوردیە لە یەکەم هەنگاوە هەتاکو ئێستا کە 128 ساڵ تێپەڕیوە ئایا هەنگاوەکان بەرەو پێشەوە ڕۆشتون یان نەخێر ڕۆژنامەگەری کوردی لە ئێستاە وەستاوە یەخود پاشەکشەی کردووە یا ئەو پەیامە نەتەوەیەی کە ڕۆژنامەگەری کوردی و ڕۆژنامەی کوردستان دەستی پێکردووە ئەو پەیامە نەتەوەیە هەتاکو ئێستا بوونی هەیە و ماوە یان نەخێر بە جۆرێکی تر و بە ئاقارێکی ترا ڕۆشتووە. بۆیە گفتوگوی ئەم تەوەراکەین واشیکردنەوە بۆ ئەم باساکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر دیاری عوسمان وەکو مامۆستای بەشی ڕاگەیاندن لە زانکۆی سلێمانی و دکتۆر جان سلااوت دەبێ و زۆر بەخێربیت. زۆر سپاس بۆیەوە دەستان خۆش بێ. سەرەتا بە باسکردنێکی ڕۆژنامەی کوردستان دەست پێ بکەین. بەڕێستان چۆن باسی ڕۆژنامەی کوردستانەکان کە 128 ساڵ بەر لە ئێستا یەکەم ژماری بڵاو بووتەوە. پێشەوەی کە بێمە سەر باسکردنی ڕۆژنامەی کوردستانە مەوێت لێرەوە ئەم یادە مەزنە پیرۆز بکەم لە خۆمان لە کەناڵی کورساتی ئازیز لە سەرجەم ڕۆژنامە نووسان و هەموو ئەو خوێندکارە ئازیز و خۆشەویستانی کە لەم بوارەدا دەیانەوێت پێ بگەن و بێنە پێشەوە و ڕۆژنامەوان و ڕۆژنامەنووسی داهاتووی ئەم گەلن. من ئەگەر گرنگی ڕۆژنامەی کوردستان باس بکەم چونکە هەستەکەم باسکردنی مێژوەکەی خوا لە خۆش بوو مقداد مەدحەت بەدرخاندەری کرد ساڵی 1970 و ئەمانە زۆر خەڵک بیستوانە من لە ڕوانگەیەکی ترەوە تەمەشایەکەم ئەو ژەوەیەکە ڕۆژنامەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە سەرەتا لە وڵاتانی دراوسێمان دەرچوون لە ئێران لە لای عوسمانیەکان ئەو کاتە لە عێراق لە سووریا لە میسر زۆربەی زۆری ئەوانە یەکەم جار کە ڕۆژنامە دەرچووە و ڕۆژنامەوانی لەدایک بووە ڕۆژنامە و با بڵێن زمان حاڵی دەربار بوون زمان حاڵی حکوومەتەکان بوون زمان حاڵی سوڵتە بوون. ئێمەی کورد ئەتوانین ئەمەیەکێکە لەو سەبەبانەی کە ئێمەی کورد بۆیە ئەوەندە یادی ڕۆژنامەنووسی بە گرنگ لە میدیا زۆر جار لێکەینەوە لەبەر ئەهەمیەتی ئەوەیە کە ئێمەی کورد بۆ یەکەم جار کە ڕۆژنامە لە ناومانە دروست ئەبێ بە معارەزە دروستە بێ وەکو هەناسەیەکی ئازادی وەکو هەڵمژینی هەناسەیەکی ئازادی لە غوربەتەوە کە بگاتەوە بۆ نیشتیمان لەدایکە بێ وەکو دەنجێک لە دەنجی ئەو خەڵکە کوردە ڕەسەنەی کە دەیەوێ کیانێک بۆ کورد دروست بکە باوڵین ڕۆژنامەی کوردستان تایە لەدایکە بێ کە ئەمە بۆ خۆی گرنگێکی زۆر گەورەی هەیە لە وەکو باسم کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێش کورد زۆر کەسی تر زۆر نەتەوەی تر ڕۆژنامەیان هەبوو بەڵامەوەی ئێمە ئەگەر دیقەت بێ ئێستاشی لەگەڵا بێ بۆ ئێمە بەشێکە لە خەباتمان بۆ ئێمە بەشێکە لە هەوڵدانمان بۆ ئازادی بۆ ئێمە بەشێکە لە هەوڵدانمان بۆ سەربەستی و بۆ وشەی ڕاست و بۆ وشەی حەق و بۆ وتنی هەر لە سەرەتاوە مقداد مەدحەت بەدرخان لە وتارەکانی سەرەتایی دامەزرانی ڕۆژنامەکەیە ئەم قسانی یاوە بە گوێگەری کووردا کە من میر مقداد مەدحەت بەدرخانم کوڕی میر بەدرخانم کە دەمانوێت ئێمە تێبکۆشین و هەوڵ بدەین بۆ تەرەقی کورد و کوردستان بەرینە کوردستان بەرینە هەنگایەکی ترەوە هەوڵ بدەین کیانێ بۆ کوردستان دروست بکەین و ئێمە دەنجی حەق و ئەوەی خەڵکین. باشە دکتۆر ببرە قسەکە پێ بڕم بەڵام ئەگەر بەراوردێکی خێرا بکەین یان جیاوازێکی خێرا بکەین لە نێوان یەکەم ڕۆژنامە لە 128 ساڵ پێش ئێستا هەتاکو ئێستا باشە جیاوازی بکەین لە نێوان ئەو پەیامە نەتەوەی و پەیامە ڕۆشنگیریانی کە لە یەکەم ژمارەیە بڵاو بۆتەوە هەتاکو ئێستا جیاوازەکە چۆنە بین بەڕێستا؟ منەی بەستمەوە بۆی کە ئێمە وابەستەیەکەمەوە بە خەباتی کورد و کوردستانیەوە خەباتی کورد و کوردستانی هەوراز و نوشەوی زۆر بەخۆیەوە بینیوە سەردەمانێک هەبووە کورد لە هەلێکی بۆ هەڵکەوتووە لەوانەیە داوای سەربەخۆیی کردبێ لەوانەیە هەلێکی لەدەست دابێ و ئەوەندە لە شوێنێک یان لە پارچەیەک لە پارچەکانی کوردستانە ئەوەندە چەپێنرابێت کە توانای ئەوەی هەبوو بێ تەنانەت توانای ئەوەی نەبوو بێت داوای مافی ئۆتۆنۆمیش بکات لەوانەیە تەنیا بە
وتنیەوەی کە کاکە مەفەکەلتوریەکانمان بپارێزن لە ڕێگای ڕۆژنامەوە لە ڕێگای ئازادی دەربڕینەوە گۆڕانکاری هەبوو ینی لە قۆناغێکا بە جۆرێک بۆ لە قۆناغێکی ترا بە جۆرێک بۆ ئەمڕۆ بە جۆرێکی ترا ئەوەشمان بیر نەچێ کە هەر لە سەرەتاکانی ناڵم لە سەردەمی ڕۆژنامی کوردستانە بەڵام لە سەردەمی دروستبوونی ڕۆژنامەی بانکی حەق و دەنگی کوردستان و ئەوانە کە لە باشووری کوردستان دەرەچێ ئیتر تەیاری فکری جیاواز تەمسیری ئەو تیارە فکراناکە و هەر یەکێک لەوانە ڕۆژنامەی خۆی هەبووە و بانگەشەی خۆی هەبوو بە جۆرە جۆرەکان کاری بۆ خۆی کردووە هەندێکیان زیاتر داواکاریان هەبووە هەندێکیان کەمتر داواکاریان هەبووە ئەوەی کە کەمتر داواکاری هەبووە بە مانایەوە نییە کە با بڵێن نیشتیمان فرۆش بوو بێ یان ویستبێتی بە جۆرە لە جۆرەکان ئەوە بکە نەخێت بە پێی خوێندنەوەی ئەو بۆ ئەو واقعی ئەو کاتە داوای ئەوەندەی کردووە پێی وابووە کە ئەوەندە لە ئێستاە توانرێ جێبەجێ بکرێت بۆیە لەو کاتەیە تیارێک داوای ئەوەی کردووە لەوانەیە تیارێککە داوای زیاتری کردوێ و ئێستاش ئەوە هەرماوەتەوە هەندێک لە میدیاکاران و هەندێک لە میدیا هەندێک لە کەناڵەکانی میدیا داوای زیاتر لەواکەن کە خەڵک و جەماوەر با بڵێن داوایەکە لەوانەیە هەندێک وابەستەی سیاسی و هەندێک ئایدۆلۆژیای فکری هەبێکە وات لێ بکاتەوە داوای زیاتر بکەی بەڵام واقعی سیاسی شتێکی ترە تۆ لەوە زیاتر کە ئێستا هەیە لەوانەیە نەتوانی داوا بکەی بۆیە لە شوێنی خۆتا پێدەنگی هەڵە باشە دکتۆر لە ڕووی چەندێتی چۆنێتیەوە لە ئێستاە باس چۆن لە ڕۆژنامەگەری کوردیەکەن باس چۆن لە ئەو پێشکەوتنانەکەن پێشکەوتنمان بینیوە طبعا باس لەو پێشکەوتنەکان زۆرە کە ئەگەر باسی بکەین بەڵام بەڕاستی لە ئاست ئەو 128 ساڵەیە ئەمە پێشکەوتنە یاخود لە ئێستاە وەستاوین و پاشەکشەمان کردووە ئەوەی کە ئێستا کورد و کوردستان و ڕۆژهڵاتی ناوەڕاست و دەتوانم بڵێم زۆربەی زۆری جیهانیش پێایە تێپەڕێ قۆناغێکی زۆر با بڵێن خێرای ڕاگوزەرە لە سەدەی بیستەمە ئەگەر ئێمە دیقەت بێ باش باسیەکەن یا بەخراپ من نازانم بە باش یا بە خراپ باسیکەم گڵاسێک ئاوە و نیوەی تایە تۆ توانین سێری نیوە پڕەکەیکە یا توانین سێری نیوە بەتاڵەکەیکەی توێژەران و بیرمەندانی جیهانی زۆر بیر لەماکەنەوە ئەم حاڵی کە ئێستا ڕۆژنامەوانی تایەتی چۆن تەماشای بکەین بەڵام هەمووان لەسەر ئەو تا ڕادەیەک متتەفقین کە ڕۆژگارێک هەبووە نەبوونی سەرچاوە کێشەمان بووە ئێستا زۆری سەرچاوەکانی میدیا جاری وهەیە کێشە بۆ خەڵک و بۆ جەماوەر بۆ میدیاکاران دروستەکە ئەوەت بیر نەچێت کە من حەزەکەم لێرە باسی کەم ئێمە لە سەردەمێک ئاژین کە هەندێک لە بیرمەندان ناوێنێن پۆست تروث بەمانایەوەی کە ئێمە لە سەردەمی دوای ڕاستیاژین لێرەیە لەم سەردەمەی کە من و تۆ تیاژینە بێت زۆر وریابین لە هەڵبژاردننی و کەناڵانەی کە زانیاریەکانیان لێوە وەرەگرین چونکە ئێستا ڕاستی ئەوە نییە کە ڕووی داوە ڕاستی ئەوەیە کە منی کاریگەر لەسەر تۆیەکی بینەر دەمەوێت لە مێشکتا بیخۆ بقێنم لەبەرەوە کەسی بینەر و کەسی گوێگر و کەسی خوێنەر دەبێت زۆر وریابێت لە هەڵبژاردننی ئەو سەرچاوانی کە دەیەوێت هەواڵ و زانیاری و لێکدانەوەکانی پێبگات دەنا بە ئاقارێکە ڕواکە حقیقەتێکی پێفرۆشن کە حقیقەت نییە مڵکێکی پێفرۆشن کە مڵکێکی ڕاستەقینە نییە ماڵێکی پێ ئاوەدانەکانەوە کە سارد و سڕە هیچ خۆشکردنەوەی ئەم وەرگرەی کە باسیەکەی چۆنەکرێت ئێمە بۆکو میدیا ئەرکی چییە کە بینەر ئەوەندە هۆشار بکاتەوە کە بەڕاستی ئەم هەواڵی بڵاو کراوەتەوە ناڕاستە هەواڵە ڕاستەکە بەم جۆرەیە ئەمە بە یەک کەس ناکرێت بە لایەنێک ناکرێت بە تەنیا بە میدیاش ناکرێت ئەمە چەند لایەنێکی هەیە یەک لە لایەنەکان ئاکادیمیایە یەکێک لە لایەنەکان ئەوەیە کە ئێمە هەر بۆ نمونە لە بەشی ڕاکەیاندن لە لای ئێمە لە پۆلیتەکنیکی پێم وابێت لە هەولێر لە جانکۆی سەلاحەدین و زۆرێک لەو بەشانی کە بەشی ڕاگەیاندنن بابەتێکمان هەیە کە خوێندکار تایە فێری خوێندەواری میدیایی یەکەین جا خوێندەواری میدیایی ئەوەی کە پێوترێ میدیا لیترسی ئەوە نییە کە خەڵک فێری خوێندەواری بکەین خەڵک یا خوێندکار فێری واکەین کە کاتێک کە هەواڵێکی پێگا چۆن لە بنج و بناوانەکەی بکۆڵێتەوە بزانێ ئایا ئەو هەواڵە سەرچاوەکەی ڕسمیە یان سەرچاوێکی نادیارە ئایا ئەو کەناڵی کە با بڵین تۆ هەواڵەکەت دێوەرگرتووە هەواڵێکی معتەبەرە یا هەواڵێکی نامعتەبەرە ئایا ئەو شوێنێک کە تۆ هەواڵەکەی دێوەرەگری خەڵکانێکن ئامانجیان وەرگرتنی قازانج و لایک و کۆمنت و نازانم ئەوە زیاکردنی ژمارەی بینەرە کە بەداخۆڵم هەندێک لە کەناڵەکانی کوردیەکان ئەوانەی حتا کەناڵ ئاسمانەکانی هەندێک ئێستا کەوتونەتە ئەو شەڕی پەلاماردان و ڕاکردن بە دواوی کە لایک و کۆمنت و وی و نازانم چیم زیابێ ئێمە خوێندکارەکانە بێ ئەوە فێرکەین لەلایەکی ترەوە
لە وەرکشۆپەکانە ئەوانەی کە مامۆستای زانکۆن من هاگام لێ هەندێک لە میدیا لە کەناڵەکانی ڕاگەیاندن وەرکشۆپیان بۆکەینەوە ئاگاداری میدیاکارانی بەڕێزەکەینەوە کە ئەبێ وریابن لە مەسەرەی سەرچاوە ئاماژەدان بە سەرچاوە چۆنێکی داڕشتنی هەواڵ گرنگ نییە تۆ ڤیوت هەرچەنێ بێ بەڵام لە ڕاستی نەگەڕێ و ڕاستی بۆ گەیاندنی پەیامی حەقیقەت بە خەڵک ئامانجت نەبێ ئەمە لایەکی ترێتی لایەنەکانی تری مەسەلەی یاسایی و ئێتیکیە کە دەبێ ئێتیکەکە لە ناخ و لە دەرونی ڕۆژنامەوانان و میدیاکارانە بچێنین بۆ ئەوەی کە بۆ خاتری ئەوەی کە وتم تۆزێک پارە یان لایچێک یان کۆمنتێک یان نازانم دەستخۆشیەکی سەر و خۆیەوە درۆ بۆ خەڵک نەکا ڕاستی بڵێ و بێوێ بینەرەکانی بەو کەناری ئارامی حەقیقەتە بگەێنێ کە دەبێ بگەێنرێ بەڕاستی. باشە دکتۆر کێشەیەکی تر هەیە خوێندکارەکان بە شێوەیەکی ئەکادمی لە ناو زانکۆ پەیمانگەکانە بە جۆرێک وانەکانیان بە شێوەیەکی ئەکادمی فێرەکرێت ئەخوێنرێت بەڵام کە دێنە سەر ڕاستی دێنە سەر واقع و ئەکچنە میدیایەکەوە ئاچنە شوێنێکەوە کە کاری میدیایی و ڕۆژنامەگەری تیا بکەن جیاوازی هەیە پێچەوانەکەی ئەبینن چی بکرێت لەم کاتێ؟ زۆر جارە پرسیارم لێکرێ یان حتا لە ناو زانکۆشان پرسیاراکەین و خوێندکارەکانیشمان جاری وایە دێنە ناو کەناڵەکانی ڕاگەاندنەوە بۆ فیلترێنین یا بۆ خولی هاوێنە کە دێنەوە تووشی شۆک بوون یان مەسەرەن ئەمە ناڵێم ئەوە نییە ئەڵم زۆر جیاوازەوەی خوێنێ ئێمە لە زانکۆ هەوڵ ئەدەین ئەو لایەنە پراکتیکیانەی کە بەڕێستان بە گرنگ جێزان و بەلای ئێمەشەوە هەرگرنگە خوێندکارەکانمان فێر بکەین بەشێک لە نەبوونی کەرەسە و ئامێر و ئەوەی کە دەبێت کەناڵێکی پرۆفێشناڵی بێت لەوانەیە ئێمە لە زانکۆکانە بە ئەندازەی کەناڵێک نتوانین دەستمان پیاە بگە بەڵام ئەمە مانایوانی ئەوەی کە خوێنکاری خوێنێن لە زانکۆ گرنگی نییە نا ئێمە فێری ئێتیکێکین ئێمە فێری یاسای ڕۆژنامەوانیەکەین ئێمە فێری تیۆرەکانی ڕاگەاندنیەکەین ئێمە فێری با بڵێن مێژووی ڕاگەاندنی جیهانی و ڕاگەاندنی ئێستایەکەین ئێمە فێری با بڵێن ئەو شەپۆلە بازدانانەیەکەین کە ڕاگەاندن بەخۆیەوە بینێ بووی کەسەکە کەسێکی لە ڕووی بیرەوە لە ڕووی قوڵایی بیرکردنەوە قوڵایەکی بیرکردنەوەی هەبێ و هەروەها ئاسۆی بیرکردنەوەی فراوان بێ بەڵام کە دێنە کەناڵەکانی ڕاگەاندنەوە من هەموو جارێگەڵێم زۆر جار بە نێگەتیڤ ئەو شتە سەیرەکرێ من بە نێگەتیڤ تەماشای ناکەم بۆ بە نێگەتیڤ تەماشای ناکەم لەوانەیە خوێندکارێکی ئێمە سبێنێ کە دێتە کەناڵی کورساتەوە میدیاکارێک لێرەوە هەندێک تیۆری و هەندێک مەسایلی ئەوەی لێ فێر بێ ئەویش لە کەسێکی میدیاکاری بە ئەزمونەوە کە 10 ساڵ 12 ساڵ 15 ساڵ جاری وایە لە کەناڵێکی ڕاگەاندنا کارەکە قەیچێکە با زیاتر فێر بێ ئەمە بۆیە من وای نمونەیەکی تر بۆ ئەمە بۆ هێنمەوە حتا وەرسەی تەماشای کۆلێجی پزیشکیکە ئەوانەی کە لە کۆلێجی پزیشکی یەکەم جار تەخەڕوجەکان چیەکەن و یەکسەر نابێت بە پزیشکێک و عیادەیەکدانێت و هەموو خەڵک ڕاکا بۆ لای ناشتیوانە لە پزیشکیشە حتا لە پارێزەریە لە بوارەکانی تر و لە کایەکان ئەو یاسایی کە خوێنوێتی ئەوە نییە کە جێبەجێ ئەو یاسایی کە خوێندوێتی کە دەچێتە مەیدانەوە جێبەجێکردنەکە بۆ زۆرە کەچێتە محکەمە یەکەم جار مرافعا بینێ لە تووشی شۆکە بێ ینی ئەو شتێکی خوێندووە ئەوێ لەوێ تووشی شتێکی ترە بێ ینی ئەمە زۆر شتێکی نامۆ نییە لەوانەیە لە لای میدیاکاران تۆزێک بە نامۆ تەماشا بکرێ بەڵام من بە نامۆ نایبینم وەکو وتم پزیشکێک لە کۆلێجی پزیشکی دەرەچێ 2 ساڵ ڕزیدنتیە بینێ 2 ساڵەوێ بە مقیم یان نازام نایچێنێت بە کوردیەکە اینجا دوایەوە 3-4 ساڵ لە ژێر سەرپەرشتیاری دکتۆرێکە یا لە خەستەخانەیەکە یا لە ناوچەیەکی دوورە دەست دەبێت بە دکتۆری لادیەک یا لە ناحەیەک ئەمە مانایوانە لاحێ و ئەوێ گرنگ نییە بەستمەوە نییە بەڵام ئەویش بووی کە پێشکەوێ ببێ بە دکتۆر فڵان کەسی جگەر یا دکتۆر فڵان کەسی دڵ یا دکتۆر فڵان کەسی دەمار و مێشک قۆناغێکی دوور و درێژە بێت تا ئاگابەوە لە ناو میدیاشە هەروایە ئەو بەڕێزانی کا بن میدیای سەرکەوتوی دەرەجەیەک لە خۆڕ نابن ئەزمون و تاڵی و سوێری ژیان و ئەزمموی خەڵکانی تر لە دەوری خۆیان کۆکەنەوە من هەمیشاڵێ مەگەر تۆ شەهادەیەکە دەبێ ئەمە با بڵین کلیلێکە بۆکردنەوەی کۆمەڵێک دەرگا بەڵام هەموو دەرگاکان بۆ ناکاتەوە لەوانەیە یەکی لە دەرگاکانەوە بێکە لە کەناڵێکە ئیش بکەی بۆی کە لە خەڵکی بە ئەزمونەوە لێوی فێر باشە دکتۆر ئەرکی میدیا لە ڕاستەقینەیە ئەرکی پردی پەیوەندیە ئەرکی لێک تێگەشتن و ئەرکی چارەسەرە بەڵام چی سەبارەت بە میدیایە کە جەمسەرگیری بکات کە ببێتە هۆی پشێوی کە ببێتە هۆی دابشکردنی نێتەوەیەک بەداخەوە ئەمە یەکێکە لەو گرفتانەی کە کورد پێوەی ناڵێنێ
و دەستگاکانی میدیاش بەشێکن لەوەی کە کورد پێوەیە ناڵێنێ. ئێمە لە ڕاگەیاندنە کۆمەڵی ئەرکمان هەیە و کۆمەڵی ئامانجمان هەیە کە دەبێ دەستگاکانی ڕاگەیاندن جێبەجێ بکەن. یەکێک لە ئەرکەکانەوەی کە جەنابەت باسی کرد گەیاندنی هەواڵ و زانیاریە، ئەرکێکی ترمانەیە ئەرکی ئینتەرتەینمنت بەسەربردننی کاتێکی خۆش، ئەرکێکی ترمانەیە ئەرکی سیاسی، ئەرکێکی ترمانەیە ئەرکی نازانم ڕیکلام و ئەدڤەرتایزین و نازانم مارکێتینوانە، هەموو ئەرکانەمان هەیە، بەڵام لە دوجار ئامانجی کەناڵەکە ئەوە یەک لای یەکاتەوە. تۆ دەتەوێت بەشێک بیت لەو لەحیمکردنە نەتەوەیی کاتەوێ نەتەوەکەت بە ئامانجەکانی بگەێنی، یان بۆ لایک و ڤیو و کۆمنت و نازانم ئەمە و ئەوە، یان بۆ فرۆشتنی خوێنی خەڵک تۆ بیت بازرگانی پێوە بکەی. ئەمەشمان هەیە، یاسار ڕێ ناگرێ، بەڵام ئێمە ئێتیکمان هەیە کە زۆربەی کات بە خۆشحاڵیەوە خوێندکارەکان لە زانکۆ فێرەکرێن کە وریابن لە ڕووی ئێتیکیەوە لەوانەیە لە هەندی حاڵەتە بۆ ڕۆژنامەوانی ئێتیک زۆر گرنگ بێت، چونکە لەو یادایە کە ئەخلاقی کاری ڕۆژنامەوانی واد لێ کاتۆ هەڵەیەک نەکەی بۆ ڤیو، بۆ نازانم لایک و بۆ پارە و بۆ ئەمانە پشت لە حەقیقەت نەکەیت و واد لێ کاکە ڕۆژنامەوانێکی بوێر و جەسوور و ڕاستی بێژ دەربچی کە من ئێڵێمەوە جارێککە هەندێک لە میدیاکانمان بەڕاستی دەوری زۆر خراپە بینن، ڕۆڵی زۆر خراپە بینن لە تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی، لە تێکدانی ئاشتی نیشتیمانی، لە تێکدانی ڕەوشی بەرەو پێشبردننی هەنگاوەکانی نەتەوەکەمان. بەڵام خۆشبەختانە کەناڵی تریشمان هەیە کە بەرپەرسیوانە دەنەوە، خەڵکی تریشمان هەیە کە حەقبێژن، ڕاستی بێژن، دەتوانن ببنە ئەو پردە پەیوەندی کە جەنابەت ئاماژەت پێکرد لە نێوان خەڵک و دەسەڵات و میدیادا. دکتۆر، زۆری بینەر و زۆری لایک و کۆمنت و ئەو شەڕێکی زۆر گەورە هەیە بۆەوەی کە من یەکەمم، من ترێنجم، من بینەرەکانم ئەوەندە ملیۆنی تێپەڕاند، ئەم شەڕی پڕ بینەری و پڕ لایک و کۆمنتی و ئەم شەڕە تۆزێک لە ڕێگە ڕاستەکەی ڕۆژنامەگەری ڕاستەقینە لای نەیەوە. ئەگەر دکتۆر شێرکۆ عەبدوڵڵا ئەو برادرانی کە لە تەلەڤیزیۆنی خاک بوون وەختی خۆی ڕێگەم پێدەم چیرۆکێکی گەڕمەوە بۆی کە وەڵامی و پرسیاری تۆمەوە. برادرێک هاتە ژوورەوە وتی ئەم ساڵ کتێبەکەم پڕفرۆشترین کتێبە، کەواتە من باشترین نووسەری ئەم ساڵم. دکتۆر شێرکۆ هەر بە هادئی و لەسەر خۆیەکەی خۆی وتی جا ئەگەر وا بووە ئەو شێفانەی کە کوکینە هاوی کە خواردن وشە دروستەکەنەوەوانە ئەوانە زۆرترین خوێنەریان هەیە، هەرچی ژنی ماڵەوەی لەسەر ئەوە چێش درێنێ لە هەموو عالەمە، کەواتە بێ بڵین ئەوانە فەیلسوفن. ئایا بەوەیە تۆ چەند پڕفرۆشت هەیە؟ نا، بەوەیە تۆ چەند ڤیوترینت هەیە، لایکت زۆرە، کۆمنتت زۆرە؟ نا، بەوانە نییە. بەوەیە تۆ جاریوە هەیە تۆ تیۆری گەیشتنی ڕاستی بە خەڵک لە ڕێگای ئەوەی کە پێوت لە دوو هەنگاوە یا لە دوو قۆناغەوە تۆ دیگەێنی. تۆ یەکەم جار ڕاستی یەگەێنیتە کۆمەڵێک قادە کە پێیانوترێ قادەی ڕەئی، لە ڕێگای قادەی ڕێیەوە تۆ جارێک کە حەقیقەت دەگوازیتەوە بۆ خەڵکی تر. ئەمە چۆن؟ تۆ جاری وایە پەیامە نێری مامۆستایانی زانکۆ پێی کاریگەرە بن، ئەوەی کە مامۆستای ئاینی پێی کاریگەرە بێت، دکتۆرەکان پێی کاریگەرە بن، ئەوانەی کە لە سندیکاکانە پێی کاریگەرە بن. دوجار ئەوانە چنەوە ناو خەڵک، ئەو کاریگەریە بە خەڵکی تر دیسانەوە ئەگا لە ڕێگای قۆناغی دووهەمەوە. یعنی تۆ شەر نییە وەڵام من لایکم زۆرە کەواتە من پڕکاریگەرترینم. نا، چیت کردووە؟ دەرەنجامەکە چییە؟ ئامانجەکەت چییە؟ ینی من تەمان بخۆم زۆرم حەز لە خواردنەوەوانەیە، بەڵام ئایا مەسەرە من کە یەکێک شێفێکە خواردن دروستەکە و دەستڕەنجینە و زۆرترین خەڵک تەماشایەکە، ئایا معنای وایە جەنابی کاکشێف بیکەین بە سەرۆک هەمومان دوای لەبەرێکە ڤیو بێ ڤیوی زۆرە لەگەڵ ڕێزی زۆرم بۆ پیشەکەی کە پیشێکی زۆر گران و پیشێکی زۆر پیرۆز و زۆر دەستڕەنجینن، بەڵام ڤیو پێوە نییە. جاری وا هەیە تۆ من ناڵێم هەر هیچ نییە، بەڵام دوا پێوە نییە. دوا پێوەرەوەیە کە تۆ چەند کاریگەری لەسەر خەڵک هەیە، چەند توانیتە ڕای گشتی دروستکەی لەناو چەند هەواڵی ڕاستی گەیاندۆ بە خەڵک نەکردووە لەسەر جاری وا هەیە بۆ خاتری گەیاندنی ئەوەی کە یەکەم کەس بم سەبقی سەحەفیەکە بۆ من بێت تۆ کۆمەڵێک درۆت بە خەڵک فرۆشتۆتەوە کە هیچی ڕاست نییە، سەر و بەنی تەواو نییە. یان شەر نییە تۆ کە حەقیقەت بڵێ بەس دەبەرەوەی من یەکەم لە لامە ئەمڕۆ یەکەم کەناڵی ڕاگەیاندنم کە بڵاوم کردوێتەوە لە
کەمپی سوورداش درراوە ئیترەوە من یەکەمینم و من مهمترینم ناکاکە تۆ ئاگات لێ بێ بزانی چەند گەیاندنی ئەو هەواڵە زرەری هەیە بۆ ئاشتی کۆمەڵایەتی زرەری هەیە بۆ ئاسایشی نیشتیمانی زرەری هەیە بۆ با بڵێن پێکەوە بەستن و ئارامکردنەوەی دڵی خەڵکی تۆ لە نەتیجە ئەگەر ببیتە چەکشی دەستی چەکشی دەستی داگیرکەر و بکێشی بە سەری خەڵکە هەر زوو دەنگی درۆنەکە و دەنگی ساروخۆکە و چۆن لێ یا و کێی کوشت و چۆنی کوشت و وا بە خەڵک فرۆشیتەوە بەس بە خاتریەوەی یەکەم و ڤیدیۆم زۆرە تۆ ترساندن و تۆقاندنیش ئێستا مبالغەی تایە هێرشەکان دەست پێ دەکاتەوە ئیتر مبالغەی تایە خواردن نامێنێ بەنزین نامێنێ سوتەمەنی نامێنێ شت گران بوو دۆلار بەرز بووە دۆلار دابەزی ئەمە ترس و تۆقاندن دروستەکە لە ناو خەڵکە وەکوتم تۆ ئامانجەکەت چییە گەر ئامانجەکەت وتنی حەقا وتنی حەقیقەتە گەیاندنی پەیامی ڕاستیە بە خەڵک ئەبێت تۆزێک پەلە نەکەی بۆی کە ئەوە نەبێت تۆ هەرچی بە خەیاڵا قسە بیبێژە ئەنج بیبێژە تۆ بزانە حەقیقەت لەوانەیە بەشێکی حەقیقەت لە لای تۆ بێ بەڵام سێری لایەنەکانی تریش کە بزانێت چەندێک زەرورە تۆ ئەم پەیامە لە ئێستا بگەێنێت چەندێک کاریگەری بۆ سەر ئاشتی کۆمەڵایەتی هەیە چەندێک کاریگەری لەسەر تێکدانی ئاسایشی نێوان حیزبەکان هەیە چەندێک زیانی هەیە بۆ با بڵێم بە نمونەیڵێمەوە زیانی هەیە بۆ پەیوەندی نێوان پارچەکانی کوردستان تۆ ئەمە لەبیر نەچێ هەندێک هەواڵ هەیە بڵاوکرێتەوە ڕق و کینە لە ناو پارچەیەکی کوردستانە دەچێنی دژی پارچەیەکی تر ئەی تۆ کە ئەوە نەخوێنیتەوە چۆن ئیدعایەواقی تۆ پەیامەگەیەنی و تۆ ڕاستی بێژی و تۆ نازانم یەکەمینەکانی و نازانم چیەکانی یعنی لەگەڵ ڕێزی زۆرم بۆ هەموو لایەک دەسەخۆش بێت سۆرجیان سوپاس بۆ تۆ سوپاس بۆ بەشداریکردن و کاتی بێمەد بەخشی زۆر سوپاس دەستان خۆش بێت دەسەخۆش بێت